ئەم کاتتان باش هاوڕێیان هیوادارم هەمووتان لە خۆشی و شادی دابن هەتاوەکو هاوڕێیان کەوت دەبنەوە منیش هەندێک کاری خۆم دەکەم تکایە لەو بەینەدا هاوڕەیەک یەک دوو هاوڕێ شتێکمان بۆ بنووسن بزانین دەنگ و ڕەنگ و هەموو شتێک باشە یان نا و لە ئێستاوە ئیتر هەوڵ بدەن ڤیدیۆکانمان لایک بکەن شێر بکەن ئەگەر پرسیارتان هەیە تکایە بە پەلە هەوڵ بدەن پرسیارەکانتان لە ئێستاوە ئامادە بکەن لەسەر بابەتی ڕۆژ قسە دەکەین بابەتێکی زۆر تایبەتترمان نییە باشە هەموو شتێک باشە زۆر زۆر سوپاس زۆر زۆر سوپاس دەکەم ممنونم بەخێر بن سەر هەردوو چاوم کارێکی کەشم ماوە ئەنجامی بدەم ئێستاکە دێمەلاتەن بەسەر هەردوو چاو هەموو شتێک تاوا لێرەش تاوا لێرەش تاوا بەخێر بن سەر هەردوو چاوم زۆر زۆر بەخێر بن سەر چاوان بەڵێ هەموو شتێک تەواوە سڵاو دەنگ باشە بەخێر بێ کاک عەباس کاک کوردۆ شاملۆ بەخێر بێ سەر هەردوو چاوم لە ئێستاوە هەوڵ بدەن ئەگەر پرسیارتان هەبوو پرسیارەکانتان بنووسن هاوڕێیان بەڵێ هەوڵەدەین لەو بەرنامەیەدا هەندێک بە کورتی ڕەوشی ناوچەکە و گۆڕانکاریە نوێیەکان هەندێک بە کورتی شی بکەینەوە هەروەکو دەزانن ئەنجومەنی پیرانی یاسای قەیسەری هەڵگرت و ئیتر گەڕانەوەکەشی ناممکنە بۆ چونکە ئەو یاسایە وا بزانم لە 3000 لاپەڕە پێکدی ئەو یاسایەگەر هەڵە لە متخواکە ئەمە دێنی 3000 لاپەڕی بۆ بنووسی بەپێی ئەوە من بەڕاستی ئەوەیەکی چی پێ دەڵێن بە دووەدا چونێکی پوخت و کورتم بۆ کرد یعنی یاسایەکم نەدۆزیەوە ئەگەر بێت و لە ئایندەدا ئەو مەرجانەیە کە دۆناڵد ترامپ سەپاندوێتی بەسەر ئەحمەد شەرعدا ئەگەر جێبەجێ نەکرێن ئەوە دووبارە یاسای قەیسەر دەگەڕێتەوە یعنی بە پێی هیچ مادەیەک یاسای قەیسەر گەڕانەوەی نییە جارێکگە لەوانەیە هەوڵ بدەن سزای دیکە بکەن بەڵام یاسای قەیسەر ناگەڕێتەوە ئەوە واتای چ دەگەینی واتای ئەوە دەگەینەیە کە ئەحمەد شەرع و دەستەی تەحریر شام بەڕاستی دەستیان زۆر زۆر کراوە دەبێت لەمە دووە لە سووریادا کارتی باشیان لە دەستدایان یعنی کارتی ئەمریکی و کارتی کۆنگرێس و ئەنجومەنی پیرانیشی هاتە سەر خۆی لە خۆیدا کۆشکی سپی هەبوو و ئێستاکە دەبینین سنت کۆمیش لەگەڵ ئەوان ئۆپەراسیۆن دەکات لە دوای ئەو ئۆپەراسیۆنەی کە هێزەکانی ئەمریکی ڕووبەڕووی ئیتر چەکدارێک بوونەوە چەکدارەکە تاقەی لێکردن و دوو سەرباز کوژران و ئیتر تەرجمانەکەشیان کوژرا زۆر قسە و باس لەسەر ئەمە کرا کە ئەمە ڕەنگ بێ دەستی هێزەکانی سووریای دیموکراتیک لە بەرامبەر ئەحمەد شەرع زیاتر درێژتر بکە و واڵاتر بکە بەڵام لە ماوەیەکی کوورتدا بینیمان چەند لێدوانێک و چەند ئاڵوگۆڕگێک هاتنە ئاراوە کە ڕاستی ئەو مەسەلەیە بە تەواوەتی دەرناخە ڕاستە لە ناو دەوڵەتدا لە ناو دام و دەستگا ئەمنیەکانی ئەمریکادا ڕێنگ بێ گفتوگویەکی وا پێش بخرێت وە پێشتریش ئەمەیان زانی وەکە ئەحمەد شەرع ناتوانێت شەڕی جۆلانی بکە باوا بڵێم ئەحمەد شەرع ناتوانێت شەڕی جۆلانی بکە زۆر زۆر زەحمەتە ئەمە لە ئایندەدا دەبێ هێزی دیکە تەقویە بکرێن جا ئەمە لە ڕێگای هێزەکانی سووریای دیموکراتیک دەکرێت یان نا بەڵام بۆ ئەوەی هەموو شتەکان تەواو بکەن بڵێن هەموو شتێک تەواو بووە چونکە سیاسەتی دۆناڵد ترامپ وایە سیاسەتی با پەلەپەل هەموو شتێک تەواو بکەن با شێوەیی بی با شکلی بی با فۆرمالیتە بی گرنگ ئەوەیە ئیتر کۆمپانیاکانمان بێن لە سووریادا کار بکەن و پارە قازانج بکەن یعنی بەگشتی ئەوەی دۆناڵد ترامپ دەیەوێ ئەمەیە جا لە بۆوی گرنگ نییە ئیتر ئەحمەد شەرع دەتوانێت شەڕی جۆلانی بکە یان نا لەناو ئەحمەد شەرعدا لەناو مێشکی ئەحمەد شەرعدا هێشتا خانەکانی داعش ماون یان نا ئەمە لە بۆوان گرنگە لە بۆوان گرنگە کە ئیتر بڵێن حکوومەت دروست بوو کێشەیەک نەما ئەحمەد شەرع هەموو شتێکی لەگەڵ ئیمزا کردین لەمە دووە کەمینەکان دەپارێزێ عەلەویەکان دەپارێزێ کوردەکان دەپارێزێ دروزەکان دەپارێزێ و لەگەڵ ئیسرائیلیش ڕێک کەوت و ئیتر پەیمانیدا نابێتە هەڕەشە بۆ سەری ئیسرائیل وە ڕێگای لۆجستیک و ئیکمالیشی لەسەر حیزبوڵڵا و ئێران بە تەواوەتی گرتووە ئیتر هیچمان ناوێ لە مەودووە
با کۆمپانیاکانمە بێن دەست بەکاری خۆیان بکەن چونکە کۆمپانیا ئەگەر دەقێکی یاسایی نەبێ ڕێککەوتنێک نەبێ کۆمپانیایەک ئامادە نییە بێ کارێک بکە لەشکە لە ماوەی چەند مانگی تر لەوانەیە ئیتر کارەکەی هەمووی تێک بچێتەوە ئێستا کەش و ڕنگ بێ وای لێبێ بەڵام دیسا ئیتر ئەمە ترامپە ئیتر هەردەیکا لە بۆ هەندێکتر تەماشامان کرد ئەو مەسلەیە هاتە ئاراوە کە ئەنجومەنی پیرانیش بڕیارەکەی خۆیدا ئیتر هەم بڕیارەکەی ئەنجومەنی پیران هەم لێدوانەکانی دۆناڵد ترامپ کە ئەحمەد شەرع دەستی لەو هێڕشە نەبوو بۆ سەر سەربازانی ئەمریکا بەڵکو ئەحمەد شەرع وەکو چەلەنگ و وەکو پاڵەوان لە بەرامبەر داعش ڕادەوەستی پیاوێکی چاکە ئیتر کاری باش دەکات لە بۆ ئەمریکا ئەمانە هەمویان ئیتر وای کرد کە بڵێن ئیتر دەستی ئەحمەد شەرع هێشتان درێژە ئەمریکا دەستی لێبەرنەدا و دەستیشی لێبەرنادا چونکە کۆمەڵێک ئامانجی هەن ئیتر هەر لە بۆ هەندێک تەماشا دەکەین دوای ئەوە بە پەلە ئیتر تۆماس باڕاکی ناردە یعنی لەو سەر و بەینەدا تۆماس باڕاکی ناردە لای بنیامین نەتەنیاهۆ دیارە ڕێککەوتنێکیان ئەنجام داوە ئیتر بەڵام تەماشا دەکەین ئیتر بنیامین نەتەنیاهۆ بەڕاستی کاری خۆی هەر ئەنجام دەدا ئەمڕۆکەش لە دێهاتێک لە ناوچەیەکی کونەیترا دیسان ئیتر 5 ئۆتۆمبیلی سەربازی بە چەکی قوڕس و بە پشتیوانی فڕۆکە و هەلیکۆپتەر و درۆن هاتنە ناو خاچی سووریا و ئیتر ماوەیەکی دوور و درێژ ڕێگایان بڕی و ئیتر پشکنینەوەیان ئەنجام دەدا بە پێی تەلەڤیزیۆنی ئەلعەرەبیە باڕاک و نەتەنیاهۆ لەسەر سووریا ڕێککەوتنێکی نهێنیان ئەنجام داوە بۆ ئەوەی لە ئایندەدا ئیتر سووریا دان بە ئازادی ئۆپەراسیۆن و جم و جۆڵی سەربازی ئیسرائیل بنێ واتە ئیسرائیل کەی نێویستی لەسەر لە سووریا کەی نێویستی ئیتر هێڕەش دەکا لی ئەدا و هیچ حسابێکیش بۆ دەوڵەت ناکە لە ژێرناوی ئەوەی من ئاسایشی خۆم دەپارێزم کەی نێویستی لەناو سووریادا ئیتر دەکوژێ و دەبڕێ و ئاسمانەکەشی واڵایە و لەوێ هەر کاتێک بیهەوێ هێڕشی سەر ئێران و ینی هێڕشی سەر عراق و ناوچەکانی دیکە دەکەم یعنی بە کورتی ئەمە بڕاوەتەوە ئیتر تەماشامەکار هەر دوای ئەوەش ئیتر تۆماس باڕاک هات ئەمڕۆکە لەگەڵ هاکان فیدان لە ئەنقەرە کۆبووەوە و تەماشامان کرد کە لێدوانێکی تایبەت نەدرا لێدوانێکی تایبەت نەدرا دیارە ئیتر تۆماس باڕاک کە چوو بوو پەیامی ترامپی لە بۆ نەتەنیاهۆ بردبوو ئەمجارە پەیامی نەتەنیاهۆشی بۆ هاکان فیدان هێناوە یعنی بە کورتی ئەتوانین گریمانەی ئەوە بکەین کە ئیسرائیل گوتێتی بە هیچ شێوێک ڕێگا نادەین لە ئایندەی غەزەدا بۆ ماوەی 2 ساڵ سوپای قەتەر و سوپای تورکیا تێدا بەشداریەکە چونکە هەردووچیان ئەمانە ئیخوان هەر هێزێکی ئیخوانی یعنی دەستی تێکەڵاو کردی بە لەگەڵ ئیخوان لەم ئایندەدا نەوەک لە غەزە لە ڕەشاتی ناوەڕاستدا ئەوە خەریکە جێگەیان نابێتەوە یعنی بەڕاستی ئیمارات و ئیسرائیل دەست و بازویان لێ هەڵکردووە لە رووسیاش تەنانەت هەوڵ ئەدەن لە رووسیا یعنی زۆر سەیرە لە رووسیا لە ڕێگەی ڤلادیمیر پوتینەوە لە ڕێگەی دژ بە ئیخوان مسلمین ئۆپەراسیۆنی زۆر گەورە دەکەن لە ئەوڕۆپا دەستیان پێ کردووە لە ئەمریکا ئەوە هەر هیچ تەواویان کردووە لە کەنەدا و لە ئوسترالیاش ئیتر لە مەودووە دوای ئەو کۆمەڵکوژیە پاشان دەینە سەری قسەی لەسەر دەکەین ئەو هێڕشەی داعش بۆ سەر ئیتر ئاوارە ڕەوەندی جوولەکە لە ئوسترالیا ئیتر لەوێشەوە ئیتر لەمڕۆ بەدواوە هێڕش بۆ سەر ئیخوان مسلمین و ئیسلامی سیاسی دەست پێ دەکە ئیتر لە بۆ هەندێک دەبینین کە ئیتر بە تەواوەتی نەتەنیاهۆ ئەو پەیامی بە تورکیا و قەتەر داوە کە لە ئایندەی غەزەدا بەشداریان پێ ناکرێت بەڵام سەیرە کە ئیدارەی ترامپ سوورە لەسەر ئەمە و سووربوونە و کەشی پەیوەندی بۆەوە هەیە کە تورکیا وڵاتێکی ئەندامی ناتوێە هێزێکی سەربازی زۆر گەورەی هەیە و وڵاتێکی موسڵمانە و کاریگەری و پەیوەندی لەگەڵ حەماس هەیە
بۆیە ئەوان دەیانەوێت لە ڕێگای تورکیاوە ئیتر ئەوەی بۆیان بکرێت لەسەر حەماسدا ئەنجامی بدەن. ئیتر مەسەلەکە بەڕای من هەندێک ئەمەیە ئیتر بەڵام هەتاوەکو ئێستا ئەوەی دەیبینین بەڕاستی نەتەنیاهۆ سوورە لەسەر ئەوەی کە ڕێگە نادا تورکیا و قەتەر تێدا بەشداری بکەن. هەر سەبارەت بە سووریایی تر ئەحمەد شەرع هەنگاوی زۆر گەورە دەنێ، یعنی هەنگاو دەنێ لەلایەک سزەکانی لەسەر هەڵدەگیرێن، لەلایەکی دیکە ڕۆژانە پرۆتۆکۆلی ئابووری ئیمزا دەکا و پرۆتۆکۆل ئیمزا دەکا بۆەوەی ئاوارەکان بگەڕێنیتەوە، هەرچەندە هەتاوەکو ئێستا توانیوێتی بەتەنیا ملیۆنێک بگەڕێتەوە، ژمارەیەکی زۆر کەمە، بەڵام لە هەموو شوێنێک هەوڵەدا کارتەکان لە دەستی هێزەکانی سووریای دیموکراتیک دەربێنێ، بە تایبەتی کارتی شەڕی داعش. ئێستاکە خەریکی چیە؟ ینی بەپێی هەندێک سەرچاوە باس لەوە دەکەن کە ئیتر هەوڵەدا لە ڕێگەی ئەمریکیەکاندا ڕێککەوتنێک لەگەڵ عێراق بکە بۆ ئەوەی ئیتر گیراوانی داعش کە 6,000 5,000 ئیتر ئەمانە ببن لە عێراق لەژێر چاودێری ئەمریکادا کامپچن بۆ ساز بکەن لە سووریادا نەمێنن، چونکە هەمانی ئەوانە لە سووریا بەڕاستی مەترسیدارە، یعنی لەژێر دەسەڵاتی ئەحمەد شەرعدا، و ئەگەر بێت و لەژێر دەستی هێزەکانی سووریای دیموکراتیکیشدا بمێنن، ئەمە کارتێکی گەورەیە لە دەستی هێزەکانی سووریای دیموکراتیک کە هەم کارتی داعشی لەدەستدایە، شەڕی داعش، هەم کارتی گیراوانی داعشی لەدەستدایە، و دەبێ ئەو هێزە ینی هێزەکانی سووریای دیموکراتیک بپارێزرێ لە هەموو هێرشەکاندا بۆ ئەوەی ئەو داعشیانە ئیتر نەتوانن دزە بکەن و زیندانەکان بشکێن و بێنە دەرەوە ببنە هەڕەشە. لە بۆ هەندێک ئێستا کە ئەحمەد شەرع ئیتر پەنای لە بۆ ئەو کارانەش بردووە، بەڕاستی ڕەوشەکە هەتا یعنی بەو شێوەیە ئیتر ئەمانە ناچاری هێزەکانی سووریای دیموکراتیک دەکەن کە بەپێی داخوازیەکانی ئەحمەد شەرع ئیتر بەشداری لە حکوومەتی ئایندە بکەن کە ئەوان پێی دەڵێن ئەنتیگراسیۆن. ئەو ئەنتیگراسیۆنەش ئیتر ناوێکی زۆر سەقەت و خراپە، لەو بوارەدا بەکار ناهێنرێ. من پێشتر لەسەر ئەوە قسەم کردووە، ئەنتیگراسیۆن لە بۆ پەنابەران بەکاردێ. هێزەکانی سووریای دیموکراتیک و مەزلوم عەبدی بۆ پەنابەرن لە سووریادا، باشە بۆ ئەحمەد شەرع خاوەنی سووریایە، ئەوان خاوەنی سووریانی، بەڕاستی کێشەیە ئەمە. و ئیتر تەماشا دەکەین هەر ئەمڕۆکەش هێزەکانی سەر بە حکوومەتی ئینتیقالی لە ناوچەی دەوروبەری بەنداوی تشرین و گوندەکانی تەنیشتی لە باکووری سووریا بردومانێکیان ئەنجامدا بەپێی لێدوانەکانی هێزەکانی سووریای دیموکراتیک دوو سەربازیان ویانش دوو چەکداریان بریندارن. ئیتر هەروەکو لە سەرتاشەوە باسم کرد، سەرباری هەموو ئەوانەی کە ئەمریکا و دۆناڵد ترامپ ئەڵێن ئێمە لەگەڵ نەتەنیاهۆ ڕێککەوتوونە، یاوانش نەتەنیاهۆمان چۆکمان بە نەتەنیاهۆ داهێنە، هێنایتمانە سەرخەت بۆ ئەوەی هەم لە غەزە و هەم لە سووریادا بە پێویست و داخوازی ئێمە و کۆمەڵگەی عەرەبی و کەنداوی نزیک ئەمریکا هەنگاو بنێ، بەڵام شتەکان بە پێچەوانەنە. با لە سووریاوە دەست پێ بکەین، هەروەکو لە سەرەتاشەوە باسم کرد ئەمڕۆکە هێزێکی سەربازی کە پێک هاتبوو لە 5 ئۆتۆمبیلی سەربازی پتە و گول لە نەبڕی سەر بە سوپای ئیسرائیل هێرشێکی نوێیان بۆ سەرخاکی سووریا ئەنجامدا. ئیتر ئەو 5 ئۆتۆمبیلە بە پشگیری هێزی ئاسمانی خۆی گەیاندە شارۆچکەی جەبە خەشاب و گوندی عین ئەلبەیدەیان لە ناوچەی قونەیترا بە تەواوەتی کۆنتڕۆڵ کرد و ئیتر ماوەیەکی درێژ ڕێگەیان بڕی و هەتا لەگەڵ هاوڵاتیاندا کە لەو ڕێگەیانەدا دەیانویست بچنە شوێنی دیکە ئیتر کێشەش دروست بوو. لە هەمان کاتدا لە غەزە تەماشا دەکەین سوپای ئیسرائیل هەروەکو بینیمان لە ویکەندەکەدا، یعنی لە
دوسێ ڕۆژ بەر لە ئێستادا ڕایگەیاند کە لەگەڵ دەستگای ئاسایشی ئیسرائیل هێرشیان کردوتە سەر فەرماندەی باڵای بزوتنەوەی حەماس لە شاری غەزە. رادیۆ ئیسرائیل هەروەکو ڕایگەیاند کە ئامانجەکە ڕائید سەعد بووە کە بە پیلاندانەری یەکێک لە پیلاندانەری هێرشەکانی 7 ئۆکتۆبر وادە تشرینی یەکەم دەزاندرێ و ئیتر بەرپرسیاری فڕقەی غەزەی حەماسا و لەوێدا کوشتویانە و ئەمە ئیتر تەماشامان کرد لە لای حەماسەوە هەندێک هەڕەشەی لێکەوتووە نازانین چەند ئەتوانێ هەڕەشە بکە بەڵام ئیتر لە هەمان کاتدا بتەوێتونەتەوێ ئیدارەی ئەمریکا ئیتر وەکو بڵێ تا ڕادەیەک بەتاڵ کردوتەوە. جا نازانین قسە زۆر ئەکرێ کە دۆناڵد ترامپ لەمە تووڕە بوو بەڵام لە چی تووڕە بووە؟ دۆناڵد ترامپ ئەو کارەی دەیکا لە پێناوی ئیسرائیلە جا نازانین بەڕاستی تووڕەبوونێک هەیە یان نا بەڵام ئیسرائیل زۆر شت دەکا بە تایبەتی ئەوەی پەیوەندی بە سنوورەکانی ئەو هەیە سنووری ئاسایشی ئەو هەیە لە بۆ هەموو شتێک ئامادە نییە ئیتر سەرەتا پرس بە ئەمریکا بکە هەروەکو لەسەر ئەو ئۆپەراسیۆنێک کە ئێستا کە باسی دەکەین واتە ئۆپەراسیۆنی کوشتنی ڕائید سەعد فەرماندەی باڵای لیواکانی قاسم ئیتر هیچ پرسیارێکی بە ئەمریکیەکان نەکردووە. هەرچەندە دۆناڵد ترامپ لەسەر ئەوە گوتی چاودێری دەکات ئایا ئیسرائیل ئاگربەستی غەزەی پێشێل دەکات یان نا ئیتر بەڵام لە کرداردا چی ڕوودەدا چی ڕوونادا من دڵنیانیم. هەروەها ترامپ لە بەرامبەر وەڵامی ڕۆژنامەنووساندا ڕوونی کردەوە کە هیچ دەرزێک لەگەڵ لە نێوان ئەو بنیامین نەتەنیاهۆدا نییە ئیتر هەرچەندە ئاژانسی ئەکسیۆسی ئەمریکی راپۆرتێکی بڵاو کردەوە کە بەرپرسیارانی ئەمریکا ڕایانگەاندووە کە کۆشکی سپی بە توندی سەرزەنشتی سەرۆکوەزیرانی ئیسرائیلی کردووە لەسەر تیرۆرکردنەکە و بانگەشەی ئەوەی کردووە کە ئاگربەستەکەیان پێشێل کردووە چونکە ئاگربەست هەیە نابێ حەماس و ئیسرائیل هێرش بکەنە سەر یەکتری بەڵام لە بەرامبەر ئەو لێدوانی ئەکسیۆسدا بەرپرسیارێکی ئەمریکیش لێدوانێکیدا کە وتی ئەمە شتێکی بەو شێوەیە هەتاوەکو ئێستا لە ئارادا نیە بەڵام دۆناڵد ترامپ لەمە نیگەرانە کە نەتەنیاهۆ ئیتر ئیماگۆی ئەو وێنەی ئەو ئیتر ناشرین بکە و خراپ بکە مەبەستی ئەوەیە کە گوێی لێ نەگرێ و لە هەمان کاتدا وتویەتی کە ئەمریکیەکان ڕێگا نادەن وایانیش سەرۆک ترامپ ڕێگا نادا کە نەتەنیاهۆ ئیتر ڕێککەوتنی غەزە بە تەواوەتی پێشێل بکە. ئەو هەواڵەی ئوسترالیاتان بینی وابزانم زۆربەتان ئەوانەی کە تەماشای هەواڵەکان دەکەن ئیتر دەرکەوت کە بە پێی پۆلیسی ئوسترالی هێرشەکەی بۆندی 5 لەلایەن کوڕباوکێک ئەنجامدراون کە ئیدعا دەکرێوێنش هەڵگری فکری داعشن جا هەڵگری فکری داعش ئەوانە ڕاستەوخۆ سەر بە داعشن یاننا ئەو واتای ناگەینی چونکە خۆ ئەحمە شەرعیش هەڵگری فکری داعشە بەڵام ئێستا کە هاوپەیمانی ئەمریکا ئەوە خەریکە دەبێتە هاوپەیمانی ئیسرائیلیشی تر خەریکە شەڕی جۆرانیش دەکا بەڵام ئیتر ئاڵایەکی داعش دۆزراوەتەوە و کوڕ و باوک بوونە. کریسی باڕێت کۆمیسیاری پۆلیسی فدرالی ئوسترالیا ڕایگەیاند کە ئیتر لە هێرشەکەدا 15 کەس کوژراون و دەوڵەتی ئەو کەسانەی ئەو کارانەیان ئەنجامداوە بارگاوین بە فکری ڕێکخراوی دەوڵەتی ئیسلامیەوەیانیش ئیلهامیان لەوان وەرگرتووە بەڵام ئەوە واتای ئەوە نییە کە داعش بەو شێوەیە بەهێزە کە بتوانێت لە عێراق و لە سووریادا تعلیمەت بداتە ئوسترالیا و ڕێکیان بخەو هێرش بکات جارێ ئەمیان 100% دیار نییە
ئیتر باوکەکە بە گولە کوژراوە، کوڕەکەشی بریندارەوە تاوەکو ئێستا لەژێر چاودێری پۆلیسدا تیماری بۆ دەکرێ. ئیتر ئەمە بمانەوێ نەمانەوێ هێزەکانی سووریای دیموکراتیک ئەتوان سوودی لێوەربگرن کە هەم لە سووریا ئەمە ڕوویدا، هەم لە ئوسترالیا ئەمە ڕوویدا، و ئەتوانن ئیتر باس لەوە بکەن کە ڕەشەی داعش زۆر جددیە، ئەمە شتێکی ئاسایی نییە و زۆر جددیە، دەبێ کاری باشتری بۆ بکرێ. بەڵام ئەوە کە دەگاتە سەر مەسەلەی ئەحمەد شەرع، تۆ بڵێ ئەحمەد شەرع بەو بۆنەیەوە ئەمریکا لاوازی دەکا، یانیش هەندێک کارتی دەردەخێنی، تاوەکو ئێستا لە ڕووداوەکاندا شتێکی وا نابینی، سبەینێ چی ڕوەدا نازانین. ئیتر ئەمە بوو لەسەر سووریا و لەسەر غەزە ویستم پێشکەشتانی بکەم. سەبارەت بە عێراق و کوردەکاندا ئیتر ئەتوانین ئەوە بڵین دەقە بە دەقە هێرشەکانی ئەوە هێرش نایانی گوشارەکانی ئەمریکا بۆ سەر حکوومەتی عێراق بەردەوام دەکەن، کە ئیتر ئەو گروپانەی نزیکی ئێرانن کە ناوەکانیان بە عێراقداوە نابێ بەشداری بکەن لە حکوومەت. لە هەمان کاتدا ئیتر تەماشا دەکەین بەپێی ڕۆژنامەی پەرەگراف گوشارێکی زۆریش هەم لایەن ئەمریکا هەم لایەن هێزە عێراقیەکان بە سونی و شیعەکاندا لەسەر کوردەکان هەیە بۆ ئەوەی کێشەکانیان چارەسەر بکەن. یعنی هەردوو بنەماڵەی بارزانی و تاڵەبانی، هەردوو تەریقەتی نەقشبەندی و قادری بۆ ئەوەی ڕێک بکەون لەسەر پرسی پەرلەمانی کوردستان کە کاریگەری خۆی لەسەر پرسی حکوومەتی عێراقیش و سەرۆک کۆماریش داناوە بۆ ئەوەی ڕێک بکەون، و دیارە کۆبوونەوەکان لە نێوان یەشێتی و پارتی بەردەوامن هەتاوەکو ئێستا، بەڵام دەگەنە ڕێککەوتنیان ناچارن بگەنە ڕێککەوتن. سەبارەت بە ئەو قۆناغی دیالۆگ لە تورکیا، یعنی تەماشا دەکەین بەڕاستی هەندێک گرێچوێرەکە بە تەواوەتی نەبووەتەوە. ڕاستە ڕۆژانە کۆبوونەوە دەکرێن، ئەوڕۆکە کۆبوونەوەی دەم پارتی لەگەڵ ئەحمەد داود ئۆغڵو هەبوو، ئیتر بەردەوام شاندی ئیمرالی با بڵێین سەردانی دەوڵەت باخچەری کرد، سەردانی ئیتر عەلی بابەتزانی کرد، سەردانی ئەحمەد داود ئۆغڵوی کرد، و دیارە دوای 20 مانگ ویانیش دوای سەری ساڵ دەبێت سەردانی جەهەپەش بکاتن. بەڵام هەتاوەکو ئێستا بەڕاستی ئەمانە دەلیلێکی وا نادەنە دەست کە پرۆسەکە دەکەوێتە واری یاسایی، یعنی یاسا دەردەخرێن یان نا. و ئەمەش لەوانەیە پەیوەندی زۆری بە سووریاوە هەبێ، بزان سووریا چی بەسەردێ لە سووریا، ئایا ئەوەی تورکیا دەیەوێت کەمێکیش بێ پێی دەگا یان نا. ئەگەر پێی نەگەیشت ئایا هەڵوێستی ئیسرائیل چی دەبێ، هەڵوێستی با بڵێن بزوتنەوەی ئۆجەلانی لەوێ ویانیش لە قەندیل ئەوەی کەماوە چونکە پەککە نەماوە، ئەمانە چی دەبێ، ئایا مەترسیێک دەبێ لەسەر تورکیا. ئەم شتانە دەیانەوێ دیارە چاودێری ئەو بابەتە بکەن. بەڵام ئەوەی گرنگە تاقە شتێک هەیە لە ڕۆژی هەینی 20 ئەو مانگە کاتژمێر 2 پاشنیوەڕۆ لە ئەنجومەنی نیشتیمانی گەورەی تورکیا کۆبوونەوەیەک بەڕێوە دەچێەوە. ئەمەی لێرەدا گۆڕانکاریە وەفدی ئیمرالی، یعنی لە کۆبوونەوەکەدا بەشداری دەکا. یعنی ڕاستە وەفدی ئیمرالی پەروین بوڵدان ئێستا کەش ئەندام پەرلەمانە، مەدحەت سەنجار پێشتر ئەندام پەرلەمان بووە، و فایق ئۆزگور ئێڕۆڵ کە ئەدڤۆکاتی پارێزەری ئۆجەلانە ئەندام پەرلەمانی ئەدڤۆکاتە، ئەویش بەشداری دەکا. ئەمە شتێکی نوێیە، واتە وەکو ئەنجومەن دان بە وەفدەکەی ئیمرالی دەنێ، نەک بەوانەی کە سیاسین، بەڵکو بەوانەی کە یاساییشن، لەوانەیە هەندێک لەسەر بابەتی یاسایی قسە بکەن، و دوای ئەوەش دەبێ لەگەڵ جەهەپەش
کۆ ببنەوە. ئیتر مەسەلەکە بەو شێوەیە بە تەواوەتی 100% هەتاوەکو ئێستا ڕوون نییە بەڕاستی ئەوە دەگات بە کوێ. هاوڕێیان بەپەلە تەماشای پرسیارەکانتان دەکەم ئەگەر پرسیارێکتان هەبێ. کاک ڕۆژ هەژیرەکانی پرسیارێک کردە بۆ چوونەتە دەربارەی کوشتنا هەردوو سەربازانی ئەمریکی ژەعالیە تێرۆریستێن جۆلانی چ کارفەدانێن باش بوو کوردان دەبێت لە ڕۆژئاوا. یعنی من گوت دەستپێکی هێڤیەکی وسە داهاتکردن لێ بەڕاستیژی مرۆڤ لێ دنەڕێ دۆناڵد ترامپ یعنی جۆلانی بە ئاوایەکی پاقش لە ناوەوێ دۆسیێ دەرخست گۆ تاوانێوی تێدانە ئەو حتا نەهاژی مکوڕە لەسەر شەڕێ تێرۆریە وەک من بەحس کرد ئیرۆکە ئەنجومەنێ پیرانی عنی سێنات ئیتر جەزای قەیسەر لەسەر جۆلانی و لەسەر سووریایی بە تەواوەتی ئیتر ڕاکرد. ئەv نیشان دەدا کو باندۆرێکی وسە ناکە لێ باندۆرێکی دکێ کو دیسان لۆبی کار بکەن لۆبیێن نێزی هێزن سووریایی دیموکراتیک لۆبیێن ئیسرائیلی لە بەرژەوەندیە واندایە دکارن دەڤی واریدا هێژی کار بکەن کو بەڕاستیژی ئەحمە شەڕە نەشێت شەڕێ جۆلانی بکە یعنی مەبەستێ من لە جۆلانی مەبەستێ من داعشە. بەڵێ بەتەنیا هاوڕیان بەتەنیا پرسیارەکان دەخوێنمەوە کۆمنتەکان بەسەر سەر و چاوە. بۆ کاک هەیمەت پرسیارێکی کردووە بۆچی هیچ تەقینەوەیەک لە ناوچەکانی دەستی ئەحمەد شەڕع ڕوونادات لە کاتێکدا لە دوای ڕووخانی سەدام لە عێراق هەزاران تەقینەوەی خۆکوژی ڕوویدا وا دیارە ڕەوشەکە جیاوازە ینی عێراق داگیر کرابوو لەلایەن ئەمریکادا و یانیش عێراقیەکانەوە هەیەن دەدیت ئێستا کە سووریا داگیر نەکراوە لەلایەن ئەمریکیەکانەوە و ئێستاکە ئەوان ناوچەکانی ئەحمەد شەڕع چییە ینی ناوچەیەکی نییە ینی ناوچەی قەسری ئیتر سەرۆکاتیە لەوێدا دەژی ئەو ناوچەیەش دوورە لە ناوچەکانی دانیشتوانان هەتاوەکو ئێستا بەو شێوەیە و ئەمە نیشانی ئەدا کە ینی پەیوەندی بەوە هەیە کە هێزەکانی ئەمریکا وەکو لە عێراق کردیان لە سووریا ناکەن. من وهای لێ تێگەم کاک هەیمانی 585 پرسیارێکی کردووە با پرسیارەکەی بخینە سەر شاشە دەوڵەت باخچەری دژی پەروەردەی زمانی کوردی دەکات دەی بەڕای ئێوە چۆن ئەم پرۆسەیە ئەنجام دەدرێت. بەڵێ دەوڵەت باخچەری دژایەتی زمانی کوردی دەکا و ئەوانەی دیکەش دەیکەن بەڵام لە پرۆسەکەدا ینی شتێک نیە بەناوی پرۆسەی ئاشتی لە پرۆسەی ڕێککەوتنەکەدا بە هیچ شێوەیەک هیچ کەس داوای زمانی کوردی نەکردووە یعنی نە ئۆجەلان نە دەمپارتی نە لایەنێکی دیکەش ئەمەش حەقیقەتێکە پێویستە خۆمانی لێ نەشارینەوە خۆی لە خۆیدا پرۆسەی چارەسەری نییە پرۆسەی ئاشتی نییە کاکە ئەوە یەک پرۆسەیە کە هەردوولا لەسەری ڕێککەوتن مەبەستم لە هەردوولا بزوتنەوەی ئۆجەلانی و یانیش ئۆجەلان و دەوڵەت لەسەری ڕێککەوتنە کە پەکێکە وەکو چەک هێزێکی چەکداری نەمینێ هێزێک نەبێت لە دەرەوەی یاسایی دەوڵەتی تورکیا بێ پەکێکە ئیتر هەڵوەشێتەوە هیچ شتێک وەکو پەکە نەمینێ شتێکی دیکە سەر لە نوێ دروست بکرێ کە بۆنی جیاوازی خوازی بۆنی ڕادیکاڵی بۆنی چەکداری بۆنی ئەوەی لێنێ کە ئەو دژایەتی دەوڵەتی تورکیا دەکات لە ناو دەوڵەتی تورکیا بزوتنەوەیەک دروست بکرێ لە ناو هەناوی دەوڵەتی تورکیا بزوتنەوەیەک دروست بکرێ ئەمە لایەنی پۆزتیفی هەیە لایەنی نێگەتیفی هەیە پەیوەندی بەوە هەیە کە ئەتۆ لە چ بوارێکەوە تەماشای دەکەی لە کام ئاوێنە و لە کام پەنجەرەوە تەماشا دەکەی ئەگەر لە ڕوانگەی ناسیۆنالیزمەوە تەماشا بکەی ئەوە کوفرە ئەگەر لە ڕوانگەی ئەوەی تەماشا بکەی کە چۆن ئەزەریەکان کردیان لە مێژووی ئێراندا لە مێژووی مۆدرنی ئێراندا ئەمە ئەتوانی بڵێ
شتێکی باشە کە کورد جاری یەکەمە دەستنە ناو دەوڵەت لە ناو دەوڵەتدا معنای ئەوە نییە لە ناو دەوڵەتدا جێگەیان پێدرێ کورد ئەو ڕێککەوتنی نێوان ئەو جەران دەوڵەت سەریش بگرێ کورد هیچ قازانج ناکە یەکشت قازانج دەکازانی ئەویش ئەوەیە کە ئیتر دەوڵەتی تورکیا لەمە دووە هەر هەڵبژێردراوێک ناخاتە زیندان و قەیومێکی لە شوێنی دانانێ خلاص ڕایەوە هیچی دیکە نییە ماف و شتیوان نییە ئیتر ئەو ماف و ئەو شتانێک کە تۆ دەتەوێت لە چوارچێوەیەکی یاسایی بەپێی یاساکانی دەوڵەتی تورکیا بە شێوەیەکی لەگالانە بەبێ ئەوەی ئەتۆ بچیە کوردستانی عراق و لە زاپ و ئاواشین و بڕنە و کلاشینکۆڤ و هاوەن و دۆشکە و دڕۆن بەکاربێنی لە ناو پەرلەمان لە جادەکاندا بە شێوەیەکی ئاشتیانە ئەتۆ باسی بکەیت ئەوەیە یعنی شەڕەکە لە شەڕی چەکداریەوە بکەیە شەڕێکی یاسایە کاک کوردۆ پرسیارەکەت ڕوون نییە کاک عەباس پرسیارێکی کردووە دەستخۆشکە من پرسیاری ئەوە کەی بەڵێ کاک عەباس یعنی ناڵێم ئەمە دەستی ئەوانە واڵا دەکات بۆ ئەوەی کە تیرۆر بکەن لە دژی دروست و عەلەوی کوردەکان بەڵام ئیتر ئەمریکا و هێزە نێودەوڵەتەکان ڕژێمێکیان دەوێت ئەو ڕژێمەش دەیانەوەی جۆلانی بی ئیتر ئەوانی دیکە دەبێ بچن لەگەڵی ڕێک بکەون خلاص و بڕایەوە ئەوان ئەڵێن بە خۆتان ڕێک بکەون چۆن ڕێک دەکەون ڕێک بکەون پێم وە نییە یعنی جۆلانی بە عن قەسبی بێوێ قەتل عام بکە بەڵام ئەو هێزەی لەگەڵ جۆلانیدایە هێزێکی تیرۆریستە هێزێکە بچێتە هەر شوێنێک جگە لە سمێڵ تراشین و تعجیزکردن و تەجاوز ئیسلامی سیاسی وایە ئیسلامی سیاسی وایە تەماشا مەکەن ئەوانی کوردستان عێراق قەرەواتێکیان گرێدایە و خۆیان فەقیر نیشن ئەمانە هێزیان نییە ئیسلامی سیاسی لە هەر شوێنێک هێزی هەبی ئەوانەی کە وەکو ئەو نین وەکو ئەو نین مەبەستمان ئەوە نیە مسلمان نین مەبەستمان ئەوەیە ئیسلامی سیاسی نین وەکو ئەوان چەپڵیان بۆ نادەن ئەمانە هەر هەمیە سوکایەتیان پێ دەکات تاڵانیان دەکات تەجاوز بەژنەکانیان دەکات ئەوە ئیسلامی سیاسیە ئیتر بەڵام خەڵکی مسلمان ئەمە نازانێ ئەمە ئێستا دەبینین دەزانی لە بۆ هەندێ باوەڕی بەمە ناکرێ بەڵام ئیتر کۆمەڵکوژی وشتیوە لە بەرژەوەندی ئەحمەد شەرعدا نییە ئەحمەد شەرع بەخۆی هەیە کەسێکی پراگماتیستە ناڵێن ئەحمەد شەرع حەز کوردی خۆش دەوێت عەلەوی خۆش دەوێت دروزی خۆش دەوێت نەخێر ئەوە ناڵێ ئەڵێن کەسێکی پراگماتیستە لە پێناوی بەرژەوەندی خۆی دەیەوێ شتێکی وا بکە ڕێککەوتنێک بکە یانیش تەسلیمیان بگری بە شێوەیەکی و ینی شتێکی کەمیان پێ بدا و بیان خاتە ژێر هەژمونی خۆی بەڵام نایهەوێ کۆمەڵکوژیان بکە ئەمەش واتای ئەوە نییە کە کۆمەڵکوژیەکانیش ناکرێن چونکە ئەو هێزەی لە دەوروبەری ئەحمەد شەرعدایە هێزێکە لەسەر بنەمای جیهاد و کوشتن پەروەردەکراوە هەر کەسێک سنی نەبێ هەر کەسێک وەکو ئەوان بیر نەکاتەوە دەبێ بکوژرێ بە ساڵانە ئەمانە لە ئیدلیب هەموو ئیتر هەموو جۆرە پەروەردەکەیان وا بووە ئیتر پەروەردەیەکی ئیسلامی بووە بەڵێ هاوڕێیان دێنە کۆتایی ئەو بەرنامەیە زۆر زۆر سوپاستان دەکەم کە تاوەکو ئێستا لەگەڵماندا بوون لە ئەو ڕۆژانی ئایندەدا سبەینێ و دووست بە ئەو پرسیارنێک کە ئێستا نەمانتوانیوە وەڵامیان بدەینەوە لەوێدا وەڵامیان دەینەوە تکایە بەردەوام بن لە هاوکاریمان لە سپۆرتکردن سوبسکرایبکردن لە لایککردن لە گەیاندنی ڤیدیۆکانمان بە دۆست و هاوڕێیان و داوایان لێ بکەن ببن بە سوبسکرایب کاتێکی خۆش شەوێکی خۆش بۆ هەمووتان هەر بژین